It's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. ایرو 20 سال دەرباز دەبن بەسەر داگیرکردنا عێراقی و ڕووخاندنا ڕژێما سەدام حوسێن. سیناتۆرێکە ئەمریکی دێبێژا پێتیڤی بداخوازکردنا توندوتیژیان ناکە ئەگەر سەرۆکێ بەرێ وارە تاوان بارکردن. و ئیرۆ لە دەهان وڵاتین جیهان و لە سەرانسەری کوردستانێژی جەژنا نەورۆزێ تێ پیرۆزکردن. دەم باش هون بەرنامەیە کورت کۆنەکشن ji dengê Amerîka li Washington temaşa dikin. Bi hîviya demên xweş Newroza we pîroz be. Fermandarê hevbendiya dijî Dewleta İslamî Daişê li Iraqê û li Sûriya bi serkêşiya Amerîka got ku çekdarên Daişê hîn jî êrîşan dikin dema ku delîveyê dibînin lê ji meha çilya sala 2022 were ti êrîşên mezin nekirine. Di hevpeyvînekî de digel Reutersê li Bexdayê qomandarê hêzên Amerîkî Matthew McFarland gefên ewlekariyê ji paşmayên Daişê li Iraqê û Sûriye nirxandin û got jî li dema ku Dewleta İslamî Daeş bi awayekî serbazî şikestiya çend çekdarên Daişê hîn jî azadin û êrîşan ji nişkê ve pêk dînin. Berî 20 salan weka îro Amerîka serkêşiya operasyona dagirkirina Iraqê kir û rejima Saddam Hussein rûxand û di sala 2011 de hêzên xwe ji Iraqê vekişandin. Lê dîsan di sala 2014 de hêzên xwe vegerandine ve pêşengiya hevbendiyek cîhanî ji bo şerê ji navbirina Daişê li Iraqê û li Sûriya kir. Weka îro berî 20 salan serokê wî demê Amerîka George W. Bush fermana dagirkirina Iraqê da û herzû rejima Saddam Hussein rûxand lê piştî van 20 salan jî hêşta hêzên Amerîkî li Iraqê binecihin ne ji bo şeran lê wek hevbend û hevkar. لەم کاتژمێرەدا هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان وان لە قۆناغەکانی سەرەتای هەڵمەتی عێراق لە چەک داماڵینن بۆ ئەوەی هاوڵاتیانی عێراقی ئازاد بکەن و هەروەها بەرگری لە جیهان لە مەترسێکی گەورە بکەن. هەڵمەتێکی لەشکری سەرسوڕهێنەر و ترسناکی بۆمبارانکردن بەغدای پایتەختی بۆ دەستکردن بە جەنگێک 20 ساڵ لەمەوبەر ڕووناکردەوە. لەشکری ئەمریکا ڕژێمی سەدام حوسێنی ڕووخاند و دەرئەنجام سەدامی دیکتاتۆری لە دەسەڵات خراویان دەستگیر کرد. ڕژیمەکەی سەدام شتێک بوو باز ناکرێت. سەدام حوسێن هاوشێوەی ستالین یان هیتلێر بوو، حکوومەتەکەی و ڕژیمەکەی بێبەزایی بوو. لە یەکی مانگی 5 ساڵی 2023دا سەرۆک جۆرج دبلیو بوش بە جێگەیاندنی کردە لەشکرەکەی ڕاگەیاند، بەڵام جەنگەکە بەردەوام بوو بەهۆی ئەوەی پاشماوەکانی پارتی بەعسی سەدام و یاخیبوانی دیکە لە شەڕکردنیان دژ بە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمان خایاندی. خواست و ڕقوکینە پێکەوە بەز بوو بۆی عێراق و قاعیدە پێکەوە کۆبکاتەوە بۆ ئاستەی کا قاعیدە فێر بێت، چۆن بۆمبی زیاتر کوشندە دروست بکات و فێریش بێت کە چۆن ساختە لە بەڵگەنامەکاندا بکات و بۆ بەدەستهێنانی یارمەتی قاعیدە پەنا بۆ عێراق بات بۆ ئەوەی شارزایی لەسەر چەکی کۆمەڵکوژ بەدەست بهێنێت. دۆزینەوەی چەکی کۆمەڵکوژ لە عێراق هەرگیز بەرجەستە نەبوو. هاوکات زیانی گیانی بۆ عێراقیەکان و سەربازانی ئەمریکایی زیادی کرد. لە کۆتایی ساڵی 2011دا سەرۆک ئۆباما هێزەکانی ئەمریکایی لە عێراق شاندەوە، بەڵام دوای 3 ساڵ هێزەکانی ئەمریکا چوونەوە عێراق بۆ ئەوەی شەڕ لە دژی یاخیبوونی دەوڵەتی ئیسلامی بکەن، ئەوەی لە سەروبەندی نائارامی سیاسی لە عێراق سەری هەڵدا. وێرای ئەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی بە ئەندازەیەکی بەرچاو لە عێراق و سووریا لاواز بوو، بەڵام ئەم گروپە درێژەی بەتوانەکانی خۆی داوە بۆ ئەوەی هەڵمەت لە نێو هەرێمەکەدا ئەنجام بدات و هەروەها خواستی دەستوەشاندنیشی لە دەرەوەی ئەو هەرێمە هەیە.
لە وتەکەیدا لەم مانگەدا بۆ تەلەڤیزیۆنی ئەلحورە سەرۆکی عێراق گوتی هاوڵاتیانی عێراقی ئێستا ئازادی زیاتریان هەیە. دوای زاڵبوون بەسەر دژوارەکانی 20 ساڵی ڕابردوودا عێراقیەکان ئێستا وا چێژ لە ئاشتی و سەقامگیری دەبینن. حکوومەت سەنگ دەخاتە سەر باشکردنی خزمەتگوزارەکان و هەروەها ژێرخانی وڵات. بەڵام خاتو سەماح عەزیز ئەوەی لە عێراق هەڵهاتووە و هاوسەری ئەحمەد ئەسوهەیلە دەڵێت هێشتا عێراقیەکان دەناڵێنن. لە ڕاستیدا بارودۆخەکە هەمان شتە. ئەوەی ئێستا لە عێراق دەگوزەرێ هیچ جیاوازی نییە لەوەی لە سەردەمی سەدام حوسێندا دەگوزەرە. پتر لە 4,000 سەربازی ئەمریکایی لە عێراق کوژران، هەروەها بەدەیان هەزاریش لە هاوڵاتیانی عێراقی مەدەنیش گیانیان لەدەستدا. بۆ کارلا باب سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دوای 20 ساڵ لە گۆڕانکاری گەورە و دراماتیک لە عێراقدا هێشتا ئەمریکا بە تەواوەتی لە عێراق نەکشاونێتەوە. عێراقیەکان لەسەر ئاستی پارتە سیاسیەکان و لەسەر ئاستی جەماوەریش لە ڕۆلی ئەمریکا ڕازی نین. بۆ شیکردنەوەی دۆخی سیاسی ئەمڕۆی عێراق میوانداری بەرێز ڕەنج نەوزاد توێژەر و خوێندکاری دکتۆرا لە زانستە سیاسیەکان لە زانکۆی وارسۆ لە پۆڵەندا دەکەین. سوپاس کاکە ڕەنج بۆ کاتی جەنابەت حەزەکەین بە کورتی گوێ لە خوێندنەوەی جەنابەت بگرین بۆ دۆخی ئەمڕۆی عێراق دوای 20 ساڵی شەڕ. وەڵام کاتتان باش. لە ڕاستیدا بۆ دۆخی عێراقی دوای 2003 پێم باشە 3 بەش لە تێڕوانین جیا بکەینەوە لە یەکێکیان تێڕوانینی خودی عێراقیەکانە. خودی ئەم تێڕوانینەشدا بەشە بێتە سەر 3 تێڕوانین کورد و شیعە و سونات. تێڕوانی دووەم تێڕوانینی ئەمریکیەکانە بۆ عێراق لە دوای 2003. تێڕوانینی سێم تێڕوانینی کۆمەلگای نێودەوڵەتی و دەوڵەتانی ترە. با تێڕوانینی ئەمریکا دەست پێ بکەین. بەڵێ تێڕوانینی ئەمریکاوی کە تا ڕادەیەک سە زۆر باو بووە. ئەمریکیەکان بەگشتی بۆ چونێکیانێک کە پیان وایە عێراق ئەو دەستکەوتە نەبوو کە بۆ شێوازە وزەیەکی زۆر قوربانێکی زۆری بۆ بدەن. عێراق ئەو گرنگیە نەبوو کە عێراق ئەمریکا نزیکەی 3 تریلیۆن دۆلاری بۆ سەرف کرد لە ماوەی شەڕەکە تاکوستە، کەەوە پارەیەکی زۆر زۆرە کە ئەگەر داهاتی 100% نەوتی عێراقش وەکو هەندێک عێراقیەکان ئەڵێن کە ئەمریکا لەبەر نەوتاتۆ بۆ عێراق، ئەگەر داهاتی 100% نەوتی عێراقش بۆ ئەمریکا بێنجێت بەدەیان ساڵی ترۆ پارێ دەرناکە. ئەو تێڕوانین ئەمریکا پێی وایە کە ئەمریکا تا ڕادێ شکستێنا بە دیموکراسیکردنی عێراق. دووەم عێراقی تەسلیمی ئێران کرد. سێم کوی گشتی عێراق ئەو گرنگی نییە کە ئەو بڕە تێچوونە نزیکەی زیاد لە 4,000 قوربانی بۆ بدا لە سەربازی ئەمریکی زایدەن کەمیان زۆر گرنگە. لە کۆمەلگای دەوڵەتی جەنگی ئەمریکا عێراق سومعەی ئەمریکای زۆر ڕوشاند لە سەراستی جیهان. باشە تێڕوانینی جیهان نێونەتەوەی تێڕوانینی نێودەوڵەتی وەکوتم یەکێ لەوانە بوو کە تا ڕادێ ناوی ئەمریکا بەڵێ دووەمەش ئەگە بینە سەر دەوڵەتە دراوسەکان. یەکێ لە هۆکارەکانیەوەی کە عێراق نەبووە دیموکراسیان دەوڵەتێکی خۆشگوزار، یەکێ لە هۆکارەکان نەکتوانی بڵێن دووەم هۆکارە بریتە لەو ژینگە هەریەمەی کە عێراقی تایە. بۆ نمونە سعودیە و خەلیجیەکان لە سەرەتاوە دژیەوە بوون کە عێراق ببێ بە دیموکراسی. دووەم ترسێکی زۆریان هەبوو کە ئێران عێراق کۆنتڕۆڵ بکات لە ڕیش شیعەوە. تقریباً چ دیموکراتیەکە کە تا ڕادێک ڕۆڵی خەراپیان زۆر بینی لەوە. ئێرانش ڕۆڵی ئێرانش بریتی بوو لە ڕۆڵێکی تایفی کە حکمێکی تایفی و شەوی کە لە حزب حوسیەکانی باشە. کاکڕنج حەزەکەم باسی ڕۆلی ئەمریکا بکەن بە تایبەتیش بۆ پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ عێراق دوای 20 ساڵ. یعنی تا ئێستا ئەو گرنگی هەیە چونکە هەندێک خەڵک دەڵێن بۆ نمونە حکومەتی بایدن ئێستا گرنگی بە عێراق نادا. ئاستی پەیوەندیەکانی واشنگتن و بەغدا یان پەیوەندیەکان لە چه ئاستێکدان؟ سەرەتاوی کە عێراق گرنگە بۆ ئەمریکایانە هەبێ خاڵێک زۆر هەستیارێکە ڕوونی بکەمەوە. تێڕوانینێکی گشتی هەیە تەنها لە کۆمەلگەی دەوڵەتیش بە تایبەتی لە ناو عەرەب و میدیای عەرەبی عێراقی کە پێی وایە عێراق گرنگ بوو بۆ ئەمریکا تەنیا لەبەروی بێ نەوتەکە بەرێت. تاوانگە کاتمە بێ ڕوونیەکەمەوە کە هیچ پێویستێکی بە نەوتەکە نیە و نەوتەکەی عێراق گرنگیەکی ئابووری کە بۆ ئەمریکانیە. گرنگی عێراق و نەوتەکەی بریتە لە گرنگیەکی استراتیژی جیۆپۆلیتیکی سیاسی. ئەمریکا بە حاڵی حاضر ئەگەر بینە ڕوونی بکەینەوە ئەمریکا چاینا یەکەم ڕکابەرێتی، دووەم با بڵین رووسیایە.
چاینا یەکێک لە وڵاتانی کە پێویستیەکی زۆری بە وزە هەیە. ئەمریکا ئەوێت وزەی عێراق و وزەی ناوچەکە خەلیجی عەرەبی بەکاربێنێت وەکو کارتێکی فشار، یاخود چاینا کە پشت بە وزەی دەرەوە بەستێت، ئەو وزەیە لەژێر دەستی لەژێر هەژمونی سیاسی ئەمریکایە بێت. نەوتی عێراق لەم ڕووەوە گرنگە بۆ ئەمریکا، نەک لە بەرخودی نەوتەکە و کە پارەکەی داهاتەکەی بۆ ئەمریکا بێت، چکە داهاتی کۆی عێراق حەجمی ئابووری کۆی عێراق ناگاتە 500 قەبارەی تەنیا ئابووری کالیفۆرنیا، ویلایەتی کالیفۆرنیا، بەراوردێکی بە کۆی ئەمریکا ناگاتە 100%. کاک ڕەنج وەختەکەمان کورتە حەزم دەکرد باسی کورد لە عێراق بکەین و تێڕوانینی کوردیش ئەگەر بە کورتی، بەڵام ئەمێ ئەو باسا لەگەڵ تۆ بکەم ئەوەیە کە کورد پێش 20 ساڵ کە ئەمریکا وەکوبرێن دەست بە شەڕی عێراقی کردو بۆ ڕوخاندنی ڕژیم، کورد ڕۆڵێکی گەورەی هەبوو، کورد هێزی یەکەم بوو، کورد ڕێکخراو زیاتر ڕێکخراو بوو، یەک هێزی چەکداری هەبوو. ئێستا کورد لەو هاوسەنگیەدا چۆن سەیری کورد دەکەی و ڕۆلی کورد؟ بەگشتی ڕوخاندنی سەدام لە 2023 تا کۆمڕۆ دەستکەوتێکی مێژووی بوو بۆ کورد، هەرچەند خۆی ڕۆڵی کەم تیابوو، من لەگەوایانی بەڕاستی کە ڕۆڵێکی زۆری تیابێ. ئەمریکانە بۆیە سەدام تا سەما بوو کورد نە پێ ڕوخێنرا نە هیچ. دەستکەوتێکی مێژووی بۆ کورد کە لە ڕێی ئەمریکاوە دەستمان کرد لە 2023 تا کۆمڕۆ، هیچ نەبێ یەکێ لەو 4 دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستان کە عێراق بوو یەکێ بوو لە بێ ئەستیریان ڕوخاندنی سەدام وای لە عێراق کرد کە لاواز بێت. بەگشتی لاوازبوونی هەریەک لەم 4 دەوڵەتە یاخود لە ڕووی ئەمنیەوە بیان لە ڕووی سیاسیەوە بێ لە ڕووی پێگەینی و دەوڵەتیەوە بۆ کورد باشە، چکە یەکە لە داگیرکەرەکانێت دەکەوێتە فەوزا یان لاوازە بێت، دوژمنایەتی و داگیرکاریەکەی کەمترە بێت بۆ کورد. ئەمە لە ڕووی نەتەوەیەکەوە لە هەندێک ڕۆوە کە کوردستان ڕۆڵی چییە لە عێراق تا سەر ڕۆڵی کەمتر بووە بەهۆی شیعەکانەوە. لە ڕاستی ئەمە زۆر ڕوونە لە 2006 و 2007 کوردە وای بیزانێ هەر چیە بێت یەکگرتوش بێت ڕۆڵی لە عێراق هەر کەمە بێت. عێراق مێژوویەکی وەکو باخر یاسین توێژەری عێراق دەڵێت مێژوویەکی 5000 ساڵ لە ستەمکاری و یەکتر قبول نەکردنیە تا وڵاتی کەستە پێڵەن عێراق لەسەرم خاکی کەستە عێراقە کە شیعە لە ڕووی دیموکراسی شۆ بێ شیعە دەسەڵاتی گرێت زۆر ئۆتۆماتیکیان شیعە سونە کورد فرامۆشەکات وەکو چۆن سونە دەسەڵات بگرێتە دەست. ئەوەی کە کورد کە زۆر سوودی نەبینیەوە بەڕاستی دەرەفەتێکی زێڕین بوو چ بۆ عێراقیەکان و چ بۆ کوردش ڕوخاندنی سەدام کە لە ڕووی ئابووری لە ڕووی خۆشگوزەرانی لە ڕووی کۆی بوارەکانەوە دەرەفەتێکی زێرین بوو کە سوودی لێبینن نە کورد و نە عێراقیان توانی بەباشی سوودی لێبینن هەر ڕادیۆ سوودی زیاتر لێبینیەوە. باڵێ کاکە ڕەنج کاتمان هەر ئەوەندا دەرفەتمان دەداتە ڕەنج نەوزاد توێژەر و خوندکاری دکتۆرای لە زانستە سیاسیەکان لە زانکۆی وارسۆ لە پۆڵەند لەگەڵمان بوو. زۆر سوپاسی جەناب دەکەین. وەزیری دەرڤایی عێراقی فواد حسێن دوه یەکشەمێ دیگەل ڕایەداری یەکەتیا ئەوروپی لە برۆکسلێ بەشداری جڤینە ئەنجومەنی هەفکاریە یەکەتیا ئەوروپی و عێراقی بوو. بەری جڤینێ بەرپرسی سیاسەتە دەرڤایە یەکەتیا ئەوروپی جۆزف بۆرێل گوت کو ئەو هیڤی دکە عێراق و یەکەتیا ئەوروپی هەفکاریە خۆیان بەهێز ئاوا بکن وی دازانین کو ئەو پلان دکن کو لەسەر گەلێک مژاران بگرە ژە هەفکاریە ئابووری هەتا پرسین کۆچبەرانجی گۆت و بێژان بکەن وی گۆت ژی پەیوەندیên me dê bi mebesta ewlehî û geşekirina Iraqê bin. Rêveberê siyaseta derveya yeketiya Ewropî pesna rolê Iraqê de di vegerandina پەیوەندیên ئیران و عەرەبستانە سعودیدا. وەزیرê derveyê Iraqê jî got civîna duh yekşemê dîrokî bû. Berpirsekê paya bilindê ewlakariya Îranê duh yekşemê bi hevberê xwe yê Iraqê ra rêkeftinek îmza kir bi armanca rêgirtinê li çalakiyên çekdariyên Kurdên Îranê di Iraqê da. سكرتيري كونسيها بلند أولكاريا نتويها إيراني علي شمخاني وهفبري خوي إراقي قاسم الأعرجي ب شافديريا سرك وزير العراقي محمد شيع السوداني لبغداد بلقايا هفكاريا او لهي يا هف بارك موركرن لاخو يعني او في ساعه سرك وزير العراقي دبيجاكو ريكفتنا او لهي يا هفبش هفكاريا د باراستنا سنورين هفبشين دنفبرا هردو ولاتان دا او بهيسكرنا هفكاريا د چند وارين دين او لكاريه دجي
پەیدارێکی گۆجی لە گۆڕاوی ڕێکەوتنی عێراق ڕێنادا کۆمەڵین چەکدارên کوردین ئیرانی عەردی حکومەتە هەرێما کوردستانە عێراقی بەکاربینە ji بۆ ێریشان بەسەر سنووران ڕا لە دژی ئیرانی. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرنه. ئەندامەکە دموکرات ئاجەڤاتە سیناتۆرین ئەمریکی دەبێژە تو کەس نە دەسەر قانونی ڕەنە لە ئەمریکا و PTV بە داخوازکردنا پرۆتۆستۆیان ناکە ئەگەر بتەنێ احتیمالێک هەبە کو سەرۆکێ بەری ئەمریکا دۆناڵد ترامپ دێ وەرە تاوانبارکردن بە ئیدعا کو دەما کەمپێنا ویە هەڵبژاتنین سەرۆکاتیدا لە 2016دا پەرە بەرتیل دایە خانمەکە ترى فيلمين روت لأمريكا سبارت احتمالا دركتنا تندو تيجيان بشتي داخوازا ترامب إليزابيث وارن سيناتورا أمريكيا ديمقراط گوتا تلفزيون ABC افجي برسكا ديا دي قازانجا برجوانديا ترامب دايا سروكي بري أمريكا دونالد ترامب كو پشتوانين وی لششی ماها یک ئاساڵە 2021 بە سەر کۆنگرێسێدا گرتوبوو ji بۆ وەرگەڕاندنە یان هەڵوەشاندنە ئەنجامین هەڵبژاتنی سەرۆکاتیە پەیامێکیدا گوتووە پشتەوانên خوا و ئەو پێشبینی دکە لە ڕۆژا سێ شەموێ وەرە دەستە سەرکردن بە بڕیارەکە دادوەرین گشتیین باژارێ نیویۆرکێ وی داخواز ji خەلکێ کرد هەتاکو خۆپیشاندانان بکەن. بریارە لە 23 vê piştî sê du rojên dî rêveberê giştiyê TikTokê şû zîço li pêş komîteya enerjî û bazirganiya encûmenê nûnerên di civata Kongresa Emerîkî de bersiva pirsyaran bide. Endamên Kongresa Emerîkî pirs û guman li ser girêdanên vê kampanya mîdya civakî bi Çînê re hene. چه پیشبینی لسر پاشا روژا تیکتوک لی امریکا تکرن امی برسوی دوی راپورتی دا بپیسیم. دی جابلیره کرن گوشو زی چاو بره بره جیبجی کار یه تیکتوکی راستی پرسین قاندرین امریکی ببه لسر نتنی و پراکتیکن اولهیا دانیا سپانا تیکتوکی یا چینی و سیاست اولهیا زاروکان و تیکیلین به پارتیا کمونیست یا چینی را درونشنکه گهدار کرنا بری ده لسر گفین اولهیه سناتور مارکو روبیو پرس جه بری FBI کریستوفر ریکر لسر بیت دانس کمپانیا دایک یا تیکتوکی گو ناونداوی لپیجنگه. گلو حکومت چینی دکاره پریکا بایدنس یا که ملکی ویه که بخواه خودی بایدنس امریکایی جی هکوان بخواستا و بایدنس نچار ما که هفکاری بکه گلو او دکارن تیک توکه بکار بینن دا که دانه میلیونان کسین که بکار تینن کنترول بکن؟ اره ما او دکارن وی بکار بینن جبو کنترول کرنا برنامه این لسر میلیونان جا آمیران گر درفت به دستوان کت؟ ریوبرین تیکتوکی وکه برپرسا سیاست آگشتیا پیوندیان بروک اوورودر دیویژن. بری هر چتی حکومت چینی تجاری نویای دانه بکارهنری امریکی ببینه. ما تجاری دانه بکارهنری امریکی ندایوان امناکین جی اگر به نخواستن. همی دانه منهاد ناف بنسازی ارک کلاود دهنه ریوبرین و اوان لجهکی اولاد پارزن. یانگو جهیلا تیم می اولهی دانهان یا امریکی و تب ریوبرین. لکولینری هریتج فاندیشن جاک دنتون دبیجه گو هبونا تیکتوکی لسر تلیفونا و مینا هلگرتنا بالونه که جاودیریا کسانیه. او سپان گوری تجلی پس دایم. او دکاره پا آوه یک پر تایبت چاودیری بکه و جمالک مزنج دانهیم برهو بکه. پروپاگاندا یک مزنج چینی را هیه. برهو کرن یک مزنج دانهیم هیه. و او تنی خالین لاواز جوالاتین امریکی و حکومت مرا چه دیگه؟ دما قانونی ده تیکتوک لسر آمورین حکومتی هات قدغ کرن و هن ایالتین امریکی وکه تکساس و میسیسیپی جی او کرن جبو سینور کرنا و سپانی. لیلی کلینر جیمز لویس دبیجه ندیارگو قدغه که به تواهی بده.
مخابن جبو کسین که دخوازن تیک توکی قدغه بکن دستورا بنگهین ری ناداوان. دستلاتا تکساس هیا که دبیجه هن نکارن ویل سر آمورک یا دولتی بکار بینن. هن نکارن ویل سر طورا کاری حکومتی بکار بینن. لی هن نکارن جمروان را ببیجن که دجیانا خویا تایبت تا چه بکن. کنگرس امریکی لسر یاسایکه دو پارتی هزر دکه گو دستلاتی بده سروک جو بایدن دا گو هر تکنولوژیه که بیانی گو مترسیه لسر اولهیا نتوی چه دکه قدغه بکه. جراپورتا دینا میتشل لقمان احمد دنگی امریکا. قالوا راستا تيك توك قفي دكسر أولهية اجتماعية أمريكا وأجر لجورا بيش نيازيكو أمريكا وي بلاتفورما سوشيال ميديا بكرة برزقريكا بفي كامباني را چار سردبا دلشاد عثمان تايبت من دي أولكاريا انترنتي باشترين كسا زانيارين راستو درست بدما دلشاد سبيدا باش قالك سباس جبو دمتا راستا تيك توك قفي دكسر أولهية اجتماعية أمريكا وزانيارين متواجي ددزا روش باش كاك دخيل براسي تيك توك اكسسا كوينا هيل سر داناين شخصي يعني تيك توك سر تليفوناتها هبي هر تشوي بزان بالسرتا وبزان بالكوينها وبزان بالتصوير سر موبايلاتها هبي واكسساي هبي سر مايكروفون واكسساي هبي سر هر تشتي ازليد نرم وكو يعني كمبانيا دايك اي تيك توك انا كمبانيا كل شيء نه تناس جرافيت تشتكي هركز زاني قانون چینه امنی دبیجن گو حکومت چینه دکاره در باسی چه داناین شخصی هبه چه کمپانیه کی الچینه بگو حوجی بگو هر مثلا دادگه یان هر قانون کی بینیان چه کسن امنی کسن اسایشی کارن در باس ببین وان داناین بکشینن جبوس از دبینم اره او یا خطر گلک مزد باشه اگر امریکا کمپانی کری قال امريكا هلبته بشي لامريكا وي افكي شار سربه وي كاربن ريل تشيني بيرون كوزانياري ما بدزا وي بكارن شكو كنترولا اف كمباني وي بي كمبانيا امريكي كنترولا وي بي امريكي اذا دات جاين تشيني نكارن يان اسايشن سيني نكارن كنترولا اف بارتشج تيك توك بكي بله باشه چما امریکا نکاره نها کمپانی کو تاوانباره به جاسوسی و دزینا زانیاریان لامریکا بگره یان ریل وی بگره لامریکا چونکو دوخته کلاود کمپیوتینگ یان دوخته ام جرت بیژن مدرن تکنولوژی اف تکنولوژیا نو جاسوستی بود شتکی گلکی حسانی یعنی استا کمپانیال چینه دکارن الاوفیسر خوا دانشنو دکارن درباسی وی داناین شخصی ببن یان کارن بکشینن بگو یا جاسوسی بکن یان بگو چتن خراب بکن پناس کراویا گشتک قانونیه اویک عددوه یعنی هین قلتي دليلك نينا تناصكر هين تشتكي زلال نينا انه تشيني افداتها كاردكي جبونا مثلا بيشكرنا ارتيشن خوا يعني انتليجنس يعني اسايشن خوا جبوسات تشتك نينا حكومه امريكي كاري دستيخل سرديني وبيجي افا مجبور قد تشيني ولو دانيين شخصي بكارتيني جبوسا انا كونغرس داخل جبوكو قانونك نهتشيكن اف قانونانه بلكي درفت بدي حكومه كوبانا تيك توك بكي باشه دلشاد ام نزان كنها روجات تيك توك يا خورد قالكي لسرن فيسبوك دجي خدا راوستيا دجي خدا معايا تويتر نقالكي ناف دارا تبيجي شوي يعني بلاتفورمي باشا روجي السوشيال ميديا وتشاو بتشرنجي بقى براستي از بینم حکومت امریکی و تحفظ گو تیک توک وری فروتن بش کمپانیا کی امریکی دما گو افتش چی به ويروجا تيك توك فجري ويروجا تيك توك يعني عم بيجن ويروجا تيك توك بمني وخوا چونكو كارمندين امريكي براسي او انا مهتم افان كسين قول سر تويتر انا مهتم كمباني الصيني بي يعني امريكا بي المانيا بي او اجوار نقل كي مهمه جبو ساعات بينم امريكا تحفظ ديغو جو تيك توك بكري وقتها قلت فيسبوك دمري انستغرام دمري تويتر دمري جبو ساعات تشتكي اقتصادي جيت بينم يعني جالي ايكونومي جيت بو امريكا باشا
گۆ تیکتێک وەرە فرۆتن کەمپانیاکی ئەمریکی. يعني أمريكا بكرة ما بس أو باشا دلشاد يعني أمزانن نبتني تاك تاك حمو بلاتفورم لاعبين السوشيال ميديا وحمو تلفون ماجي كمبيوتر ماجي يعني راستي هندي دبن كوزان يعني ما بين الدزين بين ورقرتن أمريكا جوينا دكا لي شمال أمريكا أو بحسانين أبون منا أجر بحثي التلفوني بكن تلفون دست بكن شارس عدد دستي مدى أو زاني رمتين ورقرتن. براستيكاك دخيل فرق زور هيا از الكمبانياكي جورا يشتكم امريكان حكومه امريكي نكارن ورن الدريه ما بخنوش مر بيجن كا او زانياري بمدى سيرفيكسي نو امجوار بيجن هرن فغرن دادغاهيكي قاضي كي جير بيجن انه مثلا جريمه الفرهيا وي او قاضي قانع بكن برا كاغات كي بودي او كاغات بودي از قانوني جو اموي داناي أو كيزا أم بودن أفتشت الچينيين الچيني أسايش تكارن درباس بين كمباني وتشب خوازن كارن بكشينن البن نافي هوملاند سكيورتي البن نافي يعني أو لهي اجتماعي أمني قومي البن وين في كارن داتا بكشين نبحو جي سلطة قضائية الأمريكات تصاني أو سلطة جداية حكومة نكاري كنترولاي بكي وأفيا فرقك الزور مزنا لنفس سيستم الصيني والأمريكا ليه حكومة دكارة زاني عريان ج كامبانيان ورقرا كم حتى كامبانيان تلفونا متى أمريكي براستيكك دخيل نكارن دوي هرن محكمة دوي إذنك محكمة بينن قاضي قانع بكن وأفانا زور زحمة يعني فان شش حفت صالي قوم إيش كرد فان كامبانيا بلكي دجاري يعني سيجار جريمنا يعني يك جوانا مثلا كشتنك بو يك جوانا شوتينج المدرسة بو تشتن ولو يعني جريمنا تناسكر نتشتن بوليتيكي وحصرا دريا قضائي بو ما بس أو كنترول زانياريان يعني آزادية بيروباوري نكارن ريدي بقرن دلشات أزجل كسبستت كم هالبته هرجع كم ما برسا قبل سر أو لهيا كمبيوتران أو لهيا زانياريان أمي داخوازش تبكت مربي سباسو نوروزات بيروز با نوروزاوج بيروز با دلشات عثمان طيبت مندي أو لكاريا انترنت بمربو قال كسباس لا تكنولوژیای جی 5 تا موبایل و شتی تریش تکنولوژیای وڵاتی چین لە زۆر شوێنی جیهان بەکار دەهێڕێتن ئەمە بەشێکە لە دەستپێشخەریەک بە ناوی ڕێگای ئاوریشمی دیجیتالی چین کە بە دوای پێداچوونەوەی جیاجیا لەلایەن هەندێک وڵاتەوە پێشوازیش لێ دەکرێت لە کاتێکدا هەندێک وڵاتی تر بە نیگەرانیەوە دەڕوانە تەکنۆلۆژیای چین ڕوونکردنەوەی زیاتر لەم راپۆرتەی دەنگی ئەمریکادایە. لە مۆبایلەوە تا کۆمپیوتر ئەوەی مرۆڤەکانی ئەم دنیاە لە زۆر شوێنی جیهانەوە بە یەکەوە دەبەستێتەوە تەکنۆلۆژیای چینیە. چین هەوڵە تەکنۆلۆژیە جیهانیەکەی بە ڕێگای ئاورێشێمی دیجیتاڵی ناودێر دەکا. ئەو هەوڵە تەکنۆلۆژیانەی کە لە ساڵی 2015ەوە دەستیان پێکردووە و مەودای کارکردنیشی لە بنی زریاکانەوە تاواڵایی ئاسمان دەگرێتەوە. یەکێک لە وڵاتانی بەکارهێنەری تەکنۆلۆژیای چینی وڵاتی ئەڵمانیایە. ئەو وڵاتە لە ئیستادا خەریکی پێداچوونەوەیە سەبارەت بەوەی ئایا ئامێرەکانی 5G چینی قەدەخە بکادیانە. ئەم پشکنینە توندانە بۆ ئەگەری مەترسیە ئەمنیەکانی ئێستاە کە بۆ پێکاتەی تۆڕەکانی پەیوەندی ئەنجام دەدرێت. ئەم پێکاتانە لە چەند مانگی داهاتوودا بە شێوەیەکی گرنگ پشکنینان بۆ دەکرێت. باڵوێزخانەی چین لە بەرلین سەبارەت بەم کارەی ئەڵمانیا بە شێوەیەکی توند ناڕەزایی خۆی دەربڕیوە. لە ئەمریکاش سنووردارکردنی بەهێزی تەکنۆلۆژیای چینی لە سەردەمی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بەهۆی نیگەرانی ئەمنیەکانەوە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی دەستی پێکرد. لە بریتانیاش بڕیارە تەکنۆلۆژیای هەواوی لە تۆڕەکانی 5G لا ببرێ. لە ساڵی 2020 تا چین ڕەخنە لەم بڕیارەی بریتانیا دەگرێت سەبارەت بە سنووردارکردنی تەکنۆلۆژیای چینی. بەریتانیا بەبێ هیچ بەڵگەیەکی ڕوون و کۆنکرێتی بە بیانووی کۆمەڵێ مەترسی کە بە هیچ شێوەیەک بوونیان نییە بۆ چەوساندنەوە و هەڵاواردن و دوورخستنەوەی کارگەکانی چین هاوکاری ئەمریکای کردووە. شارەزایەکی بواری ئاسایش دەڵێ نیگەرانی ئەمنیەکان سەبارەت بە توانای پەکین بۆ سیخوڕیکردن لە ڕێگای تەکنۆلۆژیای چینی و کۆنتڕۆڵکردنی ژێرخانی پەیوەندیەکان بووەتە هۆی ئاگادارکردنەوەی زەنگی مەترسی لە هەندێک لە وڵاتانی ڕۆژاوا.
بەڵام هەندێک لە وڵاتان لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بگرێتە وڵاتانی ئەفریقایی پێشوازیان لە پێشنیارەکانی چین کردووە بۆ ڕێگایەکی هەرزانتری پەیوەندیە دیجیتاڵیەکان. لە ئافریقا پێم وایە گفتوگۆکان کەمێک جیاوازترن، وەک چۆن لە بەشەکانی دیکەی ئابووریدا هێندە جەخت لەسەر نیگەرانی ئەمنیەکان ناکەنەوە، بەڵکو بە زۆری جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە چۆن کۆمپانیا چینیەکان بتوانن یارمەتی ئەو وڵاتانە بدەن بۆ پەرەبێدانی ئابووری دیجیتاڵەکانیان. شارەزایان دەڵێن لە بواری کێبڕکەی دیجیتاڵیدا تەنها ئەمریکا و چینن کە یاریزانی سەرەکی ئەو گۆڕەپانن. دەشڵێن لە کاتێکدا کێبڕکەکانی نێوان وڵاتان ڕەنگە لە ئاستی جیۆپۆلیتیکدا ڕووبدا، بەڵام کاریگەریشی لەسەر بەکارهێنەران دەبێ. بۆ ئەلیزابێت لی، بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکی سووریا بەشار الئەسەد دوه یەکشەمێ di çarçoveyê seredanaxweya Îmarata Erebî de bi serok Şêx Mehemed bin Zayed Al Nehyan re civiya. Ew seredanayê yekem a Esed bû ji bo welatê dewlemendê kendavî piştî ertheja wêranker ku li meha borî Sûriyê û Tirkiyeyê hejandî. Her wiha ew nîşana berdewamiya başbûna peywendiyana di navbera Şamê û welatên dinyên Erebî de zêdetirî 10 salan piştî ku Komkara Erebiya 22 endametiya Sûriyê di Komkar da rawstandî ji ber êrîşên hovaneyên hêzên Esed li dijî xwepîşandanên sivîl li demê şerê navxweyê Sûriyê. û ertheja li şeşî meha du Şubatê li Tirkiya û Sûriyedayê sistema perwerdeyê aloz kiriye ji ber ku dibistan ji wan kesan re hatine valakirin ku erthejê malên wan wêran kirina. Mamostayekî bajarokê Cinrîsê li Helebê yani li serparêzgeha Helebê balê dikişîne ser xwendekarên ku li kolanan mane li şûna ku dibistanan da bixwînin. Beşar Mustafa Elhemeda ji beşa perwerdehiyê ya Cindirêsê ye û lêkolînê dike li ser ziyanên yek ji gelek dibistanên ku ji ber erdhêjên kujeriyê meha reşemê zerer dîtine. Erteja wêrankar bandûreke mezin li ser bajarokê Cindirêsê kir, bi taybetî li ser sektora perwerdeyê ku piraniya dibistanan naimkar anîn. Em niha li pêşa dibistana Xalid ibn Welîd ya wêran kirîne ku mezintirîn dibistana gundewarên Helebê ye. 3400 xwendekar û 120 xebatkarên mamosteyî hebûn. Rêveberê dibistanê, alîkarê rêveberê dibistanê û gelek xebatkarên perwerdeyê mirin. Gelek zarokên dibistanan piştî ku malê wan wêran bûne nihate çadiran da dijîn. Hinek ji wan gelek ditirsin ku vegerin dibistanê. ji ber erdhejê zarok gelek ditirsin. Kurê min yê biçîk jî ji mala me pir ditirsiya û nexwest biçe malê. Ew her tim li nav kolanan e. Dibistan vebin jî kurê min ji ber tirsa avahiya naçe dibistanê. Di Çahîbayê Nazlî jî gelek ditirse. Ez nikarim biçim dibistanê ji ber ku erdhejê ziyaneke mezin dan dibistana me û rêveber û mamostayan jiyana xweş dest dan û em ditirsin ku di hundirê dibistanê de avahî bi ser me de bikevin. Ji ber vê yekê me cesaret nîne ku em biçin dibistanê. Li gûrê rayedarên li Cindirêsê li herêma ku pi salan şerê navxweyî lê diqewime 22 dibistan hilvişiyane. Piştevaniya nanetevê ji bo awakirina dibistanan harîkariya çadiran dike ku ne tenê erzanin û zû têne çêkirin di heman demê da jîngehek ewle ya derûnî pêşkêş dike bo zarokên ku hêşta jî ditirsin biçin nav avahiyan. Em niha dixebitin ku di hemû dibistanên xwe da çadiran dabîn bikin da ku pêvajoya perwerdeyê ya di nav çadiran da biqedînin û li ser tramvaya derûnî ya zarokan bixebitin. Karê me yê sereke li navenda bajaran e ji ber ku hejmara herî zêde ya xwendekaran li bajaran dijîn.
برê erdhêjê jî herêma serhildayên Sûrî ji bo dabînkirina perwerdehiyê zehmetî dikişand ji ber kêmasiyan. Perwerdehiya zarokan îro gelek zehmettir e. Raporta Dorian Jones, Jet û Zel deng Amerîka. كمال كلجدار أغلو رعاية داري جهبي ونامزدي أوبسيوني جبو هالبجاتين سروكاتي لتركيا سردانا برلمانتوين هدفي ديكا إيرو ما بس جيفي سرداني تشيا آگهي لجنب أمري دنجي أمريكا لأنكري أيوب دميرين أيوب دم باش يعني تشي آگهين السروي جيفينا كلجدار أغلو بهدفي را داخل جوینا کلشتاروğlu da hecde adare da gere le navenda gişti ya HDP çeva le rasti iro ev cevin le parlamentoyu ci gruba HDP da hat durskirin seroke CHP Kemal Kılıçdaroğlu serdana HDP kır le gel Hevseroken HDP Pervin Buldan u Mithat Sancar neziki saateki civiya pişti wî la anaciyê ku ez sekinim daxuyaniyeka çapemeniye dan. Rastî daxuyaniyên Kılıçdaroğlu da hin tiştên balkêş hebû. Ji vana yekem Kılıçdaroğlu zor caran jî zêde hat pirsandin gelo hûnê mesela Kurd çawa çareser bikin. Îro li vê derê ragihand ku ew ê pirsgirêka Kurd di parlamentoyê da çareser bikin. Daxuyanê wî da tiştekî balkêşî ew ku got ku pêwîst e êdî em şera xwe navbera me da qirêna ku hene em ji holê rakin ji bo wî aşîtî lazim e wekeviyek lazim e û aliyê din de jî tedî li parlamentoyê zor cara yek kesek wexta ku Kurdî qise bikira digotin ku yani parlamentoyê da wek mîna zimanekî X ne diyar dihate nivîsîn Kılıçdaroğlu ev jî rex nekir got wexta ku mesela İngilizî, Fransî ancî zimanekî din be wisa nayê nivîsin çima ji bo zimanê Kurdî ev wisatê nivîsin ev jî rexneya Kılıçdaroğlu bû. Yani ev tê dîtin weka hewlek yan jî kampêna wî a hilbijatina ji bo Kurd dengê xwe bidînê dê mesela hilbijatinên serokatiyê da? Dexil rastî li vê derê hevserokên HDP jî piştî Kılıçdaroğlu qise kirin. Yani Pervin Buldan got ku sedem me rastî li navenda giştî ya HDP da me hevdîtin çê bikira lê got me li parlamentoyê çê kir. Sedema vî jî ew e ku me xwast mesajekê bidin. Ew peyama me jî ew e ku yani pirsgirêka Kurd bila li parlamentoyê were çareser kirin. Himan tişt hevserokê HDP Mithat Sancar jî diyar kir. Lê rastî vê derê da daxuyaniyên Kılıçdaroğlu dikarin bêjim ku gelek rengekî erênî jî derxist pêş. Lê ne garantî bû? Ya giring ew e ku ji vî şundatir. Yani daxuyaniyên mesela şeş partî hene. Belê. Bibûre Eyûb ez dixwazim bêjim ku devkî bû ne garantî bû binivîsîne ku sozekê bide Kurdan ew ê vê bike yan vê nake? Rastî dexil demên berê da jî dîsa carekî jî min jî Kılıçdaroğlu pirsîbû. Yani ew dem jî dîsa heman tişt gotibû ku belê em ê vê meselê li parlamentoyê çareser bikin. Lê tiştekî ku em bêjin vebire, garantiye, seddaset û wisa bibe nîne rastî. Evana hemû devkî ne. Aliyê din da jî tedî şeş partî heye. Mêza şeşkolî jî bivê nevê di nav xwe da hin tiştên nakokiya jî derdixîne pêş. Daxuyanê Kılıçdaroğlu di vî warî da dikarin bêjim ku gelek erêniye. Lê tevahiya mêza şeşkolî taybişî partiya baş û ku serokê partiya baş nêrîna xwe zor cara jî diyar dike. Di vî warî da em bêjin daxilî parlamentoyê wexta ku bin an jî parlamentoda serkeftin wê bikaribin çareser bikin nekin rastî vî alî da mirov nikare garantiyekê bide. Eyûb Demîr peyamêrê dengê Amerîka li Ankarê gelekî spas. Be hezaran Kurd lê İstanbulê ji bo pêşwaziya serê salê Newrozî û destpêkirina buharî jî li hev kom dibin. Kesên ku beşdarî vê kombûnê ku yekem xwepêşandana mezin be piştî artêşa şeşî mehadû û platformek tê hesabkirin ji bo eşkerekirina îradeya xwe ya siyasî berî hilbijartinên giştî li meha Gulanê ku weka xalek veguhastinê têdîtin ne tenê ji bo paşa roja welal lê dîsa jî ji bo paşa roja serokê nihayê Tirkiye Recep Tayyip Erdogan ku
23 ساڵن لەسەر دەست هەڵاتی ئەف چالاکی تێکردن بە ناوێ نەورۆزیژی لە دیتن وەکا چالاکیەک سیاسی ji bo ku Kurd xwe ji wa helbijartinan amade bikin. یەکێک لە ئامادەکاریەکان بۆ فستیڤاڵی نەورۆزی ئەم ئەنجامدانی ماراسۆنێکی نێونەتەوەیی بوو لە شاری سلێمانی. ماراسۆنەکە بۆ دەوری 21 کیلۆمتر بوو، زیاتر لە 2500 کەس لە کچان و کوڕان بەشدار بوون. براوەی هەردوو ڕەگەزیش خەڵکی بەغدا بوون. پەیامنەری دەنگی ئەمریکا سنوور کەریم ئەم راپۆرتەی ناردووە. هەلبەت شاهی نەورۆزی لە هەر جهی تێکردمە بەحسی هێندێ کرد و ماراسۆنێک لە سلێمانی بووە مە راپۆرت ji wir heye lê dîsa niha em li hindek cihêndî bajarên dî şahiyên newrozê dibînin vîdeo digihne me ji peyamnerên me di her cihî niha di peyamnera Amedê xeşcan farqîn ev vîdeoş me reşandine li ser şahiyên bajarê Amedê ji bo newrozî û serê salan û. لە باژارێ Wanê jî peyamnerê dengê Amerîka Arif Aslan raportek şandiye. Nevroza îsaliya Wanê bi beşdarbûna hejmarek zêde rûnişvanan li qeleha Wanê hat pîrozkirin. Rûnişvanên bajêr bi cil û bergên xwe yên rengîn beşdarê Nevrozê bûn û agirê Nevrozê pêxistin. Di heman rojê de li gel bajarê Wanê li 23 bajar û bajarokên din jî bi duruşma her der Nevroz her der azadî bi coşek mezin hat pîrozkirin. Her wiha rêveberên Partiya Demokratîkan Gelan HDP, Partiya Herêmên Demokratîk DBP, Partiya Azadî, Partiya İnsan û Azadî û Partiya Çepa Kesk jî beşdar bûn. Bi Bakurê Kurdistanê de ertejekê mezin pêk hat û bihan hezaran însanê me jiyana xweş dest dan. Em destpêkê de rehmetê ji wan însanê xwe re dixwazin. Dîroka Kurdan her dem wisa bûye şîn û şahîd nava hev da çêbûne. Em dibêjin bila Nevroz îsal bibe wesîleya hesabpirsîna ji faşîzmê bi vê rengî em dîsa Nevroza hemû gelê xwe pîroz dikin. Em dibên bila coşa Nevrozê berê wê bikeve sindoqan hilbijartinê em hesab bipirsin. Rûnişvanên bajarê Wanê di destpêkê de sersaxî û dilxemgîniya xwe bo qurbaniyên erteja Mereşê anîn ziman û pişt re jî peyamên xwe yên Nevrozê wiha bilêvkirin. û dibêjim Nevroz ji bo me aşîtî ye, ji bo me yekîtiya Kurdistanê ye, hêviya me ye, ji bo zimanê me, ji bo çanda me, ji bo me hêvî ye. Îsal jî em wekî ciwanê Kurd em hemê hatin vê de jin herî pêşê de dayikên azadiya hatiye Nevroza xwe pîroz ke bi coşekî mezin. Şorabê serçet bi vê nextê wê baronê de hendeqede insonê me hatiye ew Nevrozê îşallah em ê ser. İnşallah debite serçetina azadiya gelê Kurd hebî. Ev Nevroza ya destpêkê heta vê gavê hewaya ya mezlûm doxanan e. Em dîsta wan pîroz kin bejna xeber wan tewînin. Banga milhemî dayîkan heye. Bila hemî cihan, hemî qadan, malê xwe da. Her cihekê
خور خستم بکن افزو شهانه که ببر دست بیکا آزادی ها گلی خلقی بندست بده آزادی ها گلی خلقی که کرد ای امی سرجی بکبن سرکفتن یا مایه سرکفتن پشتی پیروزباهی نوروز دما گرسه بلاو بو دناوبرا جوان و هیز نولکاری دا پرچون درکد. هیز نولکاری به آوا شت و گازا ایسود ایریش کرد. در انجام بویران دا سو 7 کس هاتن دست سر کرن. عارف آسلان، دنگ امریکا. دنگی امریکا سرچاوی متوانه پیکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سربازی یوکرانی بناوی دنیکو لسینکو 22 سالی بوو لە باژارێ کەرمینیا لە ڕۆژهەڵاتی وڵاتی هات کوشتن مالبات و حەسکەریên wî helbet kurê xwe yê êkane li bajarê Boyarakê li Ukrayna veşartin û xatira xwe ji wî xwestin di merasîmeka hevşûpiya Ortodoksa Ukrayniyan de li bajarê Boyarka. دایک و بابی لشکرکی اوکراینی کو هفتیا بوری د شری د گیان خوژ دزدا لور آماده بونه دا کو کر خوی ایکانه لباجار وی بویارکا بن اخ بکن لشکر 22 سالی بناو دانیک لسانکو لباجار کرمینا ی روشحالات ولات د انجام هیرشک موشکی د جان خوژ دستا. از ایرو لوری مجبر کو اوه کارکی هندکه کو از دکارم بو فی خورتی بکم و ریزه لبگرم او تنه 22 سال بو وکی کره من بو. مالباد و حوال نوی د مراسم کفنشوپیه یا ارثوداکس یا اوکراینا ده لباجار بویارکا کو 10 کیلومتران دوری کییو و پایتخت خاطر خواج بی خواستن. اف دیرا بچوک تجی به هیچنان بو. Я не могла повірити, що я в своєму віці буду. از باورناکم کو توید همن خدا از بجداری مراسم جنازه حواله که خبم کو مخابن جارگدن من بوی رنگی دید از بیجم گله گرنگه کو مروف الویر آماده بید و رزیله بگیرید و غراوی خیر بید. دایکوبا بیوی به درجه های دم مراسم لتنشتا کر خواچوک و دابون و دگرین. دایکاوی سویتلانا لیسانکو دست بسر کر خواتی ناوبر خود دانافجا ونوی. دما روندک بسر آلک نوی داده هاتن. Дуже часто кажуть, що золоті дитина. براستی دانی کوراکی زیرین بو او گلکی آرام و جرخوش بو تجاری تشتکی شاشیان خراب ندکر او هردم کسکی باش بو برکو تی بیرا من او بزاروک من را مزند بو. دستهلاتدارên اوکراینا هجمارا گشتیا لشکرên di şerê Ukrayna da ku berî salekê dest pê kirî canê xwe ji dest dayne eşkere nekiriye. Hêlên Sindî, dengê Amerîka. هر سال لوی دمی هزاران خلق لهریما کردستان عراقی هلبت لسرانسری جهان جلی لهریما کردستان عراقی به تایبتی جی مجولی آماده کاری دبن جبوره و رسم تایبت جشنی و هلکرنا آگری نوروزی کو او دی بیجن سری سالا وانا ام وی راپورتا کرد ببینن. بازارن جلن کردی لدهو که وی هفته پر بون به بکران جبو آماده کاری نوروزه. سالا وک هر جار نینه صراحة اف سالا بو چی چون موسم رمضان هاتت نوروز دا وقتی تشتاق بیت موسم نزدیک یک دروش نوروزه خالق چت کردن موسم تنانوف اگدا کم تنت وضع جی توزانی باشتر جوید وضع نوکه ابتری نوروز نه که هر سال دست پیک ناجد کد کردی فروتنانا کم بو گلک یعنی تو شبیجی نکن. ای سال نوروز و رمضان ده همان مهیدانه. او یک دبه پرسکریه که کام مزن یادراوی جبور و نجوانان. و اکید ام کرتامی حجل و برکت کردید کینه برخونو که جمع هاتینا بازار دو بخصح کینه ولی جلوکن داک دگرانه جی بس با هر کل دیف پیچی وانا خوده کریتن. خلق مجبوره بو نوروزیه
وبشت نوروز رمضان او جشن رمضان هيتنا بيتشكي بوري خلقي جراند بيدن بس خلق مجبوره يعني جبر خو زمان موجنك بخو نايكران جي بوزار و هر قصاصي كيت كان رونجوان دهو که دبیجن وی مهی دوی آمده کاری نتنه جبو نوروز و رمضان بکن لی هر وها جشن رمضان جی و اویک دبه ارکک مزنی دراوی. اف ئامادەکارین یەکەم بوون هەڵبەتە پشتی چەندە مژمێریندی خەڵکی هەرێمی و جیهێندیژی دێڕوو بکەن سەریچیایان و جیهێن برنج بۆ هەڵکردنا ئاگری نەورۆزی vê هەڵکەفتی ئەم دەبێژن نەورۆزا و پیرۆز بەو هەتا بەرنامە سبەیی ئاکوت کونەکشن هەر شاد و بەختەوەر بن و خۆدەحافیز.